لە پۆڵەنداوە لەگەڵ یەکێک لە کۆچبەرەکان خاتو شنیار کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە دوا زانیاری بۆ ئێوە گوازینەوە. خاتو شنیار سڵاوت لێبێ، نەهامەتیەکانی ئەو دوو وڵاتە چییە؟ بە تایبەت ئەمڕۆ دیمەنەکان زۆر ناخەژێن بوون، زۆر خەڵکی نیگەران کرد، ئێمەی دڵپڕ کرد. ئەمە لە چیەوە سەرچاوی گر کە خەڵکێک بەم لێ شاوە لە بیلاڕووسەوە هەوڵدا بگاتە پۆڵەندا؟ وڵایی لە جنگڵی بیلاڕووس خەڵکی زۆر لەوێ ماوەتەوە، یعنی نزیکەی 2 بۆ 3000 کەس لەناو ئەو جەنگەڵەیە. لەم کاتی سەرمایەیە مناڵ، ژن، گەنج، یعنی خەڵکێکی زۆری تایە. ئیتر وەک دیارە هەمویان بەیەکەوە بڕیاریان ناوە بە لێشاوێک بێن، بەڵام پۆلیسی پۆڵەندا ناهێڵێت، پێشتریش نەیهێش کەس داخلی پۆڵەندا بێت. یعنی ناتوانیت پۆلیسی بێلاڕووس یارمەتی تەیە سیمەکەت بۆ بڕێت، هەموو شەوێ یارمەتی تەیە کە تۆ داخلی پۆڵەندا بیت، بەڵام پۆڵەندا ناهێڵێت. بەناو جەنگەڵەکەش یا بتگرێت ئەخاتەوە سەر سنووری بێلاڕووس. خۆت وەکو کۆچبەرێک ئەو نەهامەتیانت بینی چۆنی بوو کە لە بیلاڕووسەوە پەڕیتەوە بۆ پۆڵەندا؟ ئێمە سەرەتا یەکەم جار کە لە بێلاڕووسەوە هاتین، یعنی لە جەنگەڵی بێلاڕووس یەکسەر گیراین، بۆ ماوەی 3 شەو لەیە بووین. دوای 3 شەو پۆلیسەکەوتی لەگەڵ مۆرن سیمی پۆڵەنداتان بۆ بڕم. ئێمە ڕۆشتین لەگەڵی و سیمی پۆڵەندای بۆ بڕین، یەکسەر گیراین. پۆڵەندا یەکسەر ئێمە هەڵایەوە ئەمدی و ئیتر ئێمەش داوامان لە پۆلیسەکان کرد کە هیچمان پێ نەمابوو بگەڕینەوە بۆ مینیسک تاشت بکڕین و جارێکتر بینەوە بۆ سەر سنوور. ئەوتی کە من تەکسی بۆ ئێوە بانکەم بە پارێکی زۆر، ئێمەش مەجبور بووین قبوڵمان کرد. و جاری دووەم ئێمە لەگەڵ قاچاقچی هاتینەوە، نزیکەی 3 سەیارە بووین، هاتین خۆمان سیمی بێلاڕووسمان بڕی ئەو جارە و داخڵ بووین دا بێلاڕووس و چوینە ناو پۆڵەنداوە. دیسان گیراین، دیسان پۆلیس ئێمە چەند عایلەیەک بووین، یعنی دوو ژنمان لەگەڵ زۆر نەخۆش بوون، یەکێکیان هەر بورا بووەوە، یعنی بەدەست 2 پیاوە ڕامانە کێشا، بەڵام ئەوان هیچ ئێمەیان هەڵایەوە ئەمدی. مناڵتان لەگەڵ بوو خاتو شنیار؟ ئێوە مناڵتان لەگەڵ بوو؟ بەڵێ نزیکەی 3 مناڵمان لەگەڵ بوو. یەکەم جار 5 مناڵمان لەگەڵ بوو، ئیتر گروپێکیان لێمان جیابوونەوە 3 مناڵمانەوە، مناڵێکی 2 ساڵ، مناڵێکی 4 ساڵ، مناڵێکی 7 ساڵ. یعنی خەڵک هەیە مەسەلەن لە بیلاڕووسەوە جێما بێت لە لێشاوەکەی ئەمڕۆیەتیا بێت و تۆ بیناسیت مەسەلەن ئەمڕۆ یان ئێستا حالیان دۆخیان چۆنە؟ مەسەلەن سەرمایە لەوێ؟ براکەی خۆم لەنا ئەو لێشاوەیە بەداخۆ براکەم لەگەڵ من نبوو، بەڵام پۆلیسی پۆڵەندا براکەمیان هەڵایەوە سەر سنوور. من جاری ئاخیر کە گیرام لێرە نەخۆش کەوتم، بردیانم بۆ خەسخانە. من دوای ئەوە ڕێکخراوەیەکی پۆڵەندی یارمەتیاین کە ئێمە لێرە بمێنینەوە لەکەم وەرەخۆشتی بۆ کردین. ئێمە چەند ڕۆژێک لە سژنێکی وەکو سژنوا بوو لە مەخبەرێکی پۆلیس لە پۆڵەندا ئێماینەوە، دوای وەرەقەی کەمپیان بۆ کردین، بەڵام بەداخۆ براکەمیان هەر یەکەم ڕۆژ لە من جیا کردەوە. براکەم لەو سەر سنوورەیە لە لێشاوەکەی ئێستا. دۆخیان چۆنە ئەوەندەی بتوانی بێتان پەیوەندیان پێوە بکەن؟ وەڵی جەوێکی دایمەن ساردە و پۆلیسی بێلاڕووسیا ئەمڕۆ باشە، هاوکاری کردوون، خراپ نەبووە لەگەڵیان، بەڵام کاتی تریش پۆلیسی بێلاڕووسیا پێشتر زۆر خراپ بوو. ئەو دارستانە چۆنە بۆ ئەو خێزانانەی کە مناڵیان پێەیە؟ وەڵی پۆلیس بێلاڕووس هیچ یارمەتیت نایە، تەنانەت ئاویش نایەتێتە ئەو کاتی سیمی پۆڵەندا بۆ بڕێت. ئەو کاتێک کە سیمی پۆڵەندا بۆ بڕێت سەتڵ ئاوێ گەێنێ ئەڵێ هەمووتان دەبە بەتاڵەکانتان بێنن لەو ئاوەتیکەن، یعنی بە هەزاران کەس ئاوی پیسە خواتەوە. ئێمە خۆمان ناچار بووین لە ئاخیرە ئاوی پیسمان خواردەوە، ئەو بوون بۆ ئاوە نەخۆشکەوتم. یعنی دۆخی خێزان لەم ڕێگایە زۆر خراپە. مناڵ پێڵاوی لێ ئەکەوێت، ژن لە مێردەکەی جیاکەنەوە، ژن لە شوێنەکە پیاو لە شوێنەکە، مناڵ لە دایکی جیا ئەبێتەوە. یعنی ئەوەی لەنا ئەو جەنگەڵە نەبێ نازانێ ئەو ڕێگایە چۆنە. ئەمڕۆژ پۆلیسی پۆڵەندا بە شێوەیەکی زۆر خراپ لەگەڵیانە جوڵاوەتەوە، تەنانەت گازی بیبەری پێ بەدەستەوە ئەیکات بە چاوی ئەو مناڵانەیە. ئەگەر خۆت ڤیدۆکانە بینی بێت پۆڵەندا، یعنی ئەگەر بتوانێت هاوکاری تەکا، بەڵام ئەم شتا لە ڕێگەی یەکێتی ئەوروپاواکرێ، ئەگەر بێنە سەرخەت یعنی ئەوە زۆر باش ئەبێت بۆ ئەو کوردانە. بەجددی جەوێکی زۆر ساردی هەیە. خەڵک چی پێ ئەوانەی خێزان و مناڵ و ئەوانەیان لەگەڵە چی پێ لە ناو دارستانەیە لەو سارد و سەرمایە؟ وڵی باوە من پێت ئەڵێم شەو هەتا بەیانی مناڵ لەو جەنگەڵە ئەگری، لە سەرمایە، لە برسدا، لە تونیا،
شیری پێ نییە یعنی ئاوی لێ نییە نازانی چی بکەیت تۆ دەسەڵاتی شنیە تۆ لەنا ئەو جەنگەڵە گیری خواردەوە پۆلیسی بێلاڕوس بە هیچ شێوەیەک ڕێگە نایە تۆ بگەڕێتەوە بۆ پایتەختەکە یان داوای پارێکی زۆر پێ لێکا کە تۆ لەو کاتەیە بەدەستەوە نییە جاری وایە داوای 20 وەرەقە لە تۆکە کە تەکسێکە بۆ بانکاتە ناو مینیسێت کە خۆی حەقەکەی 2 وەرەقەیە ئەوەی زانیاریت هەبێ خەڵکێکی زۆر ماوەتەوە لە بیلاڕوسیا لەو لێشاوە بۆ بە زۆری کوردایان خەڵکی تریشی لەگەڵایە وەڵا هەموو نەتەوەکانی تری لێ عەرەبی زۆر لێیە یەمەنی لێیە خەڵکی سووری لێیە و ئەفغانی لێیە پاکستانی لێیە هەر کوردی لێ نییە باش داواکاری تۆ بۆ ئەو خەڵکانە کە ئێستا لەسەر سنوورەکەن مەسەلەن لە حاڵ و گوزەرانێکی خراپن داواکاری تۆ بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ وڵا داوا لە حکوومەتی هەرێمەکەم یعنی ئەمە شتێکی ئەو نەقرس نییە کە بیکا بۆ ئەو هەموو مناڵ و خێزان و گەنج ئەو پیر و هەمووی لەسەر ئەو سنوورێ ئەتوانێت بە شێوەیەک لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێککە یارمەتی ئەو کوردانە بن ڕێکخراوە ئەڵمانیەکان ڕۆژنامە نووسەکان یعنی هەمویان ئەتوانن بە شێوەیەک هاوکار بن ئەو کوردانی کە لە ئەوروپان بۆەوەی ئەوانە لەو جەنگەڵە نەمێننەوە چونکە ئەوەی ئەو جەنگەڵی نەبینێ نازانێت چەند ناخۆشە چەند ساردا چەند ڕۆژێکی خراپی هەیە یعنی ناتوانانی هیچ بکەی لەوێژ موبایلەکە و لێ وەرەگرێ ئەگەر تۆ داوا لە ڕخنایە بکەیت هێت موبایلەکەش تەشکێنێت و لێشتەیە یعنی ناتوانانی هیچ شتێ بکەی لەویە تۆ بێ چاوەڕێی دەستی ڕێکخراوەکان بی لە دەرەوە ئەوان خۆیان هاوکاری بکەن لەوێش ناتوانانی پەیوەندی بە کەسەوە بکەیت تۆ چاودێری لەسەرە لە جەنگەڵەکە منداڵ و ژن و ئەخمن بە ساڵات چوشمان بینی مەسەلە لەوێنەکە حاڵیان چۆن بوو بەڵێ زۆر بوو بە دوو دەستیانەگر یارمەتیانەیە وڵی هەمووی دۆخی خراپە یعنی وای لێ هێت وای لێ هاتبوو کە دایک مناڵەکەی خۆی بۆ هەڵ ناگیرە وای لێ ئەهاو کە لەویا ینی نەیەتوانی هەڵی بگرێ ناتوانانی ئەو شتانی کە پێشتا هەڵی گریت هەمووی فڕی لە تاوە دوای بێنان و ئاوامێنیتەوە قوڕاوە جاری وایە بارانە بارێت یعنی مناڵ زۆر گوناحە لەو جەنگەڵە ینی ئاوی لێنە مناڵی ستاوای لێ ئاوی لێنە تۆ شیری بۆ بکەی ئەو مناڵە هەتا بەیانی ئەگی داردە ینی خۆی ناگرێت لە سەرماکەیە من سوپاسی تۆ کەم بژی بە هیوای سەلامەتی سوپاس بۆ تۆ